ئەمە دیمەنی چەند بارەبووەوەی شەقامەکانی ئیدارەی سۆرانە. بەهۆی بایکۆتی ژینگە پارێزان شەقامەکان پڕبوون لە زبڵ و خاشاک و بۆنی ناخۆش. ئەگەرچی پارەی فرێدانی خۆڵ و خاشاک لە دوکاندارەکان مانگانە لە کاتی خۆی وەردەگیرێ، بەڵام موچە لە کاتی خۆی بە ژینگە پارێزان نادرێ. یعنی بەڕاستی ئەو زبر و خاشاکە ئەمن لێرە توکاندارم، ئەوە توکانی منە لە یعنی چەند زبر و خاشاڵخەیە لێرە کۆ ئەبیتەوە، یعنی هەموو مانجێ ئەمن هەمووی 2 کیلۆ حەلاگە منینە، یعنی بە یعنی زبر هەموو 2 مانگ جارێک 20,000 ئەدەم. یعنی ئەو کۆمپانیا ڕاوەستایە کەس نزانی ئەو پارە لۆ بەریێشێ ئەسی. یعنی بەڕاستی یعنی ئەمە زۆر بێزار بووینە، خەڵک لە بەرگوانێ ڕا پاشواوی مریش کوشتی ئەفرۆشی دینی لە پێش کۆرانەی پیرەژنان دەانێ، یعنی باشترین کۆرانە لێرانەکە بازار وشتی هەبی، یعنی ئەو بۆنە پیسە لێرە ئەمە ئیسحاز بووینە. هەمومانجی لێرانە 3 مانگ جارێک دێت شاروانی دێت دوکانی 20,000 لێ وەرەگری، کاکە لەو 3 مانگ جارەکەی 1 مانگ ئەوەی خۆیان بە تەواوەتی بدەنێ. خۆ ئەوانش نەفەرن و چیمە گۆشت خوێنن، ئەوانش منداڵیان هەیە، پێویستیان بە نان و ئاوە، پێویستیان بەشتا، یعنی خۆ ئەوانش هەر بەشەر نینە، پلاک نینە پلاش لێ دەی ئیش پێ بکەی. ئەوانش وەکو ئێمە بەشەرن، پێویستیان بە شتێک، پێویستیان بە ژیانە، پێویستیان بە خۆشیە. ماوەی 2 مانگە کارمەندانی ژینگە پارێز موچەیان وەرنەگرتووە، لە بەرامبەر ئەمەشدا ماوەی 3 ڕۆژە بایکۆتی کارەکەیان کردووە و شاریان پاک نەکردوتەوە. بەو هۆیەوە سەرشەقامەکانی ئیداری سۆران پڕبوون لە زبڵ و خاشاک و بۆنی ناخۆش لەم گەرمای هاوینە خەڵکی بێزار کردووە. دیارە 3 ڕۆژە زبڵ و خاشاکی هەم گەڕک و کۆڵانەکان لانەبرا و هەمیشی شاری، ئەوەش هەم سیمە شارەکەی تێکداوە، هەم بۆن و بەرامەشی ناخۆشی پەیدا کردووە. ینی کەم تەرخەمەکە لە حکومەتە لۆی حەقی ئەو کابرای بدەکە بێ لانی کەم ئەو زبڵ و خاشاکەی کۆکەتەوە، ئەویش سەرچاوی بژێویتی ئەگەر کابرا موچە وەرنەگری کابرایشی ناکە. بەڕاستی یانی ئەو زبڵ و خاشاکە ئەمەی تەواو بێزار کردی، هەر بۆنەکەی لۆمە بە هەموو هەیە. وەڵڵاهی جا داواکاریمان ئەوێ سەرەکی بەدا بەخشینەوە بێنەوە زبڵ و خاشاکەی فرەدەن، بۆنەکەی زۆر ناڕەحەتی کردینە بەڕاستی. کارمەندانی ژینگە پارێز بە سەختترین ئیشەوە ماف خوراوترین چینن کە حکوومەت ئاوڕیان لێ ناداتەوە و مانگانە بە بڕەموچەیەکی کەم لە ڕێگای کۆمپانیاوە هاوکاری دەکرێن، لە کاتێکدا شارەوانی بە ناوی فڕێدانی زبڵ و خاشاکەوە مانگانە پارێکی زۆر لە ڕێگای وەرگرتنی لە دوکاندارەکان کۆ دەکاتەوە. بەڵام تاوەکو ئێستا گرفتی موچەی ژینگە پارێزان چارەسەر نەکراوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.